خۆش بکات سەر تکایە وەرە بێنەرەوە بەرخۆت خۆتە زانیە ئێستا کاتێکی حەساسەوە پێویستمان بە تۆیە بۆ کۆکردنەوەی زانیاری ئێمە دوێنە شەوم هاوڵمان پێگەیشت تکالی یەکەم وەرە لەگەڵمان با بچنە دەرەوە فەرموو فەرموو بڕیار بشم لە ماڵی ئێمە میوان بێ وڵەتی لە ماڵەوەشیان وەرگرتبوو بەڵام لە بازار پەشیمان بۆیەوە لەگەڵ ئافرەتەکە ڕۆی دیتۆسێشی تایبەتی خۆم هەیە لە دوایەوە نەمبینیەوە کەواتە لە بازار یەکتیژانەوە زۆر چاکە بۆ کاتێک لە دایەکەتان ناچوونە دەرەوە کاتژمێر چەند پانیۆڕۆ بوو جارێکی پێش تەوابوونی دەوام بوو ماوەی چەند لە بازاڕە نزیکە هێر ساعتێکە بوو باش دەچێنە جارێک بۆ ئافرەتتان کرد لە دوکانی بازرگانەکە بوو شەوەی دەموچاوی ئافرەتە چۆن بوو زۆر کەم تەرکیزم کرد ئەوەندەی بێتەوە یادم قەشی کەمێک زەرد بوو بەڵێ بەس بوویا کورد باڵای مام ناوەندی بوو جەستەیەکی پڕیا بوو ڕوونی چاوەکانی چۆن بوو زۆر کەم تەرکیزم کرد وەک زامانێکی لە چاوە بوو زۆر چاک سێری مێنانە بکە بزانە کامیان لەوە چ نا لە هیچیان ناچێ ئەمێ لێ لەسەر وەسوانی تۆ باسێکە دروست کراوە بزانە شێو لەم ئافرەتەدا چ تقریبا سۆزان زۆر سپاسەکەین تۆ دوانی سەعاتی خۆت لەسەر بڕێت ئەگەر پێویستمان پێ بوو ئاگاداریەکەینەوە تۆش لە هەواڵی تازا ئاگادارمان بکەرەوە